شارینەوە دیارە مادۆژبەرەکان ئێمە بۆ ماوەی 14 ساڵە لەم بواردا کار دەکەین. مادۆژبەرەکان ساڵ لە دوای ساڵ لە زیادبوو نابووە، هیچ ساڵێک نەبووە ڕێژەکە بێتە خوارەوە بەداخەوە. دەشەنەکردنی بازرگانی و ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکانەوە گەشتۆتە ئاسێکی مەترسیدار لە هەرێمی کوردستاندا. بەشی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی دەڵێت ساڵ لە دوای ساڵ بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە زیاتر دەبێت. بە شێوەیەک تەنها لە 5 مانگی سەرەتای ئەم ساڵدا توانیویانە دەست بەسەر 5 کیلۆگرام تلیاکدا بگرن. دیارە دوێنێ 22 مانگ 22 پێنجی 2017 بۆی دوای کۆکردنەوەی زانیاری و بەدواداچوون توانیمان دەست بگرین بەسەر 5 کیلۆ مادەی تریاک بە هاوکاری ئاسایشی دوکان هەر لە ڕێگای دوکان کە لەلایەن چەند کەسێکی بازرگانی مادە هۆشبەرەکان هێنراوە بۆ ناوشار بۆ ئەوەی بازرگانی پێوە بکرێ و پەخش بکرێتەوە لە ناوشار. ئەمە چالەکەی دوێنەیە، بەس ئەوەی کە لێیەکێکی 2017ەوە تاکو ئێستا پێتان ئەڵێن لە تا ئەمڕۆ کە 5 2017 لای ئێمە 84 کەس دەستگیر کراوە، لەوانەیە 52 کەسیان ڕاگیراون، 11 کەس حکم دراون، 18 کەس چارەنووس دواخراون، 13 کەس ئازاد کراون. وە لەم ساڵیشا 4 ئافرەت بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەستگیر کراون. لایەنە ئەمنیەکان هۆکاری بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە بۆ بەربڵاوی سنوورەکان و زیادبوونی ڕێژەی بێکاری و دەستێکەڵکردنی بەشێک لە بازرگانەکان دەگەڕنەوە. هەروەها ئاشکراشی دەکەن کوردستان بووەتە هێڵێکی گواستنەوەی مادە هۆشبەرەکان لە ئێرانەوە بۆ تورکیا و سووریا و عێراق. هەروەها سەرۆکی دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤیش دەڵێت دۆخی بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان لە زیندانەکاندا زۆر خراپە. پسپۆری دەرونیمان هەیە، شارەزایی کۆمەڵایەتی کەممان هەیە و هەروەها چاکسازی بەخۆی دەناڵێنێ لە بودجەی تەرخانکراو کاتێک کە پارەی بۆ نەبیتن بۆ ئەوەی بتوانی ئیش و کاروباری خۆی ئەنجام بداتن، پسپۆڕێکی تایبەتمەند بیتن بۆ ئەوەی بتوانین چەند وەرشەیەک یاخۆی چەند شتێک دروست بکاتن بۆ ئەمە بەندکراوەکان فێرە ئیشیان بکاتن. تەبیعی ئەمە لە کاری خۆی ئەچێتە دەرەوە و لە جیاتی ئەوەی ببیتە چاکسازی تەنانەت بەندیخانەیە. توانای هێزە ئەمنیەکان بۆ بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە سنووردارە و ناتوانن کۆنتڕۆڵی سەرجەم خاڵە سنووریەکان بکەن. هەروەها بەهۆی زیادبوونی ڕێژەی بێکاریشەوە تا دێت بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان ڕوو لە زیادبوون دەکات. هاوکات بەڕای چاودێرانی مافەکانی مرۆڤیش ئەو کەسانەی بە تۆمەتی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەستگیر کراون لە زیندانی چاکسازیەکاندا مافەکانیان پێشێل دەکرێت و وەک پێویستیش چارەسەر ناکرێن. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.